لەخۆ بەرزیاد بێ ئەوەی من بینی هەر ویستم بێم سەردانیشتام بکەم و شوێنەش بەسەر بکەینەوە ئەمە یەکێکە لە ئەو کارە باشانەی جەنابی شێخباز دەیکا بۆ کوردستان و بەتایبەتی بۆ خەڵکی هەولێری پایتەخت من دەستخۆشی لە جەنابی شێخ دەکەم بۆ ئەم کارە باشانەی کە دەیکا و سپاسی پارێزگاریش دەکەم سپاسێکی تایبەتی کوێستانخان دەکەم من لێرە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم لە هەموو بنەماڵەکان لە هەموو کەسوکارەکان ئەو کللتورە جوانەی کە لە کوردستاندا هەیە ڕێزگرتن لە خەڵکی بەساڵاتدارچوو ئەمە بپارێز ئەوەی بە هەر هۆکارێکیش بێ کە نەتوانێت یان کەسی نییە یان زروفەکە وایە کە نەتوانن لە شوێ لە ماڵەوە بمێنەوە لەخوا بەزیاد بێ ئەم جۆرە جێگانە دروست کراون و ئەم شوێنێکە ئەم ڕووبینیم بە حقیقەت جێشانازیە شوێنێکی زۆر زۆر ڕێکوپێکە هەموو پێدەویستیەکانی تێدا لە بەرچاو گیراوە و خزمەتێکی باشی ئێوە دەکرێت ئینشاءالله و هیوادارم مرتاح بن لێی و دڵنیا بن ئەوەی پێمان بکرێ ئێمەش لە خزمەتی ئێوەدا دەبین و یارمەتی ئەو خێرخوازانەش دەدەین کە کاری باش دەکەن جارێکی تر سپاسی کاکشێخ دەکەین و هیوادارم هەمووتانیش لێرە مرتاح بن